ئیلاهی ئەو من ئەو سەرگەرمی وەستی یاوەرە منیش تۆ ئەو باو سینیگا و ڕوخساوەرە منیش تۆ پەپولەی من شانە دەکا فرشی ڕۆژ ئەو مەیلی بۆنە و نیگاوەرە منیش تۆ هەنگی شەرمم کە وەستت دەکا دەمرێ ئەو حەزی تینووی دڵداوەرە منیش تۆ سرم ڕامە پۆشم داماوە لە عیشقەی ئەو کوشتەی چاوی خماوەرە منیش تۆ دڵ حەیران حەی دەکەم بە ڕۆژ و شەو ئەو شەیدای باڵا چناوەرە منیش تۆ کەف و کوڵی ئەوینی من قوڵ ئەدا ئەو گاوری گوڵبەهاوەرە منیش تۆ شەرمی ڕوومە کە بە ڕووکی دێمە ڕوو ئەو بۆ ژوانێ بێقەراوەرە منیش تۆ کەیلی شادیم خۆشبەختم تۆ یارمی ئەو دیلی غەمزەی غەدارە منیش تۆ ئەوینی من شەرمە مەجنون بینووسێ ئەوینی من شەرمە مەجنون بینووسێ ئەو بۆ دەیلی کەفتەکاوەرە منیش تۆ وەلی تیاماوە شەیدای گەرمی من ئەو بۆ شەمی برینداوەرە منیش تۆ سوڕماوە سەری فەرهاد بەو ڕەنجەوە ئەو بۆ شیرین دڵ ئەو گاورە منیش تۆ شەونی سۆزت تەر دەکا زمانم ئەو شێتی خونچەی گوڵزاوەرە منیش تۆ دەروێشی لێ و کوڵم و بادەی گەرەکە ئەو بێخود دڵ برینداوەرە منیش تۆ هەراسان نیم هەرامە بۆ حزورت ئەو ناوڵەی چرکە دیداوەرە منیش تۆ چ بەختیارم بەختە باوڕم دۆستمی ئەو بەتیلەیە کامیاوەرە منیش تۆ شۆردوومە دڵ نوقمی شایی و گۆڤەندە ئەو بە دووری دڵدڵزاوەرە منیش تۆ گاهێ دوورم گاهێ نزیکی ئەو بە وەسڵێ خەپەت باوەرە منیش تۆ تەژی نابم تەژنەی ڕێتم دەکۆشم ئەو هۆگری لە شولاوەرە منیش تۆ ویسفانە لەبەر تۆش بێ زیندانیم ئەو زینداونی پڕجە خاورە منیش تۆ شیرینە مێرە غوزاری دڵ بە لوتفت ئەو بۆ یاری ژین بە خاورە منیش تۆ شەرتە هەتا دانانی بەردی ئەڵحەد ئەو بۆ هەرکێ بە هاوارە منیش تۆ پەیماندا مۆرە پەنجەی پەیمانم ئەو کەیفێتی چی ڕەفتاوەرە منیش تۆ نەفسم ئەڵێ تاوگۆزی بەو عیشقەوە ئەو لێپەڕێ چیت بڕیاوەرە منیش تۆ منیش تۆ منیش تۆ منیش تۆ لە تاوگۆزی مەڵبەندەکەی مەولەوی تاوگۆزیەوە ئەمڕۆ شاعیرێک میوانی بەرنامەکەی پەیامی ڕۆژە بێ ئەو لەم وشگەڵاتوی کێڵگەی بەرچاوماندا لەم گەرمای تەمووز و لەم گەرمای چلەی هاوینەدا دەیەوێ ئەو پرژێنی ڕوحمان بکە و ڕوحمان بە شێعر و مناجاتەکان فێنک بکاتەوە مامۆستا عەبدوڕەحمان تاوگۆزی شاعیر میوانی بەرنامەی پەیامی ڕۆژ مامۆستا یانیاخوا بەخێر بێی زۆر سپاس بەو شێعرە جوان و مناجاتەی کە بەڕاستی ئەو پرژێنی دڵ و دەروون و ڕۆحی کردین یاخوا بەخێر بێی سپاس بۆ ئێوەی ئازیزیش بەو ئومێدەی پەیامی ڕۆژ ماڵەکانمان پڕکات لە پرشنگی ڕۆژ دڵەکانمان پڕکات لە گزنگ هەمیشە بە بابەتی گرنگەوە بێتەوە حزور چۆن هاتووەتە حزور بۆ ئومێدەین هەمومان بتوانین پەیامی ڕۆژمان بریتە لە پەیامێک کەتی ڕۆژ ئاسا دڵەکانمان ڕووناکاتەوە هەمیشە بەهاری بین دوور بین لەو خەزانێکەوە ئەمڕۆ ڕووی کردوتە دڵەکان بۆ ئومێدەین بتوانینەوە مێروغزارێ دروستکرد کە هەمومان بە باڵی عشقەوە لە باڵ ئەو خەزانە لە چیەوە سەرچاوی گرتووە یا شعر و ئەدەبیات چی ئەتوانێت جارێکی تر درەختی باڵامان هەمیشە بە سەوز و بە گەشاوی بهێڵێتەوە دوور بێ لە خەزانێک کە هەر خەزانی دنیایی بێ بەڵێ خۆی بەڕاستی ئەو خەزانە لەوە دروست بووە کە ئەمڕۆ بەداخەوە ناومێدیەک ڕۆی لە خەڵک کردووە ئەمڕۆ بە هەر کوچە و کۆڵانێکە ئەڕۆی بە هەر شاشە و تیڤیەکە سەیرەکەی شەوان کە دانیشی
لە بریەوەی بەرنمەیەکە بێ بەختەوەریمان پێ ببەخشێتەوە بەداخەوە هەموو شوێک کوشتن هەموو شوێک مردن هەموو شوێت خنکان هەموو شەوێک مرۆڤێک تیاچ و مرۆڤێک وا بۆ خیان ڕژابوونەوە خیانەت ئەوانە کە ئەمانە لە سەردەمی زوودا نەبوو لە سەری ئەو سەردەمانم بگەڕینەوە بۆیە بە مەولانە ئەڵەیە گەر لیان پرسین عەشق چیە بڵێ تەرکی ئارەزوو ئێستا ئارەزوو عەشقی لەناو بردووە ئاخورەکرێ ئێمە عاشق بین ژیان بەبێ عاشق هیچ مانایەکی نییە مردنە بەڵام ئەم عاشقە نابێ ئێمە تەفسیری بکەین تەئویلی بکەین بۆ شتێکی خراپ تۆرە مەجنونێک لەو سەردەما کە ئێستا ئەفسانەیەکە ئەڵێن و دوو ئەستێرەکە لە ئاسمانە بەیەکەگەنەوە لەیلا مەجنونە خەڵک بۆ بە عیشقەوە باسییانەکە پاک بوون چونکە مرۆڤێک ئەگەر مرۆڤێکی خۆش نوێ ناتوانێت بە وەسڵی شاد ببێ بەڵام ئەوان بۆ ڕەگەزێک و هەوا و بۆ سێکس نەبوو ئەوان بۆ ئەوە دوو مرۆڤی کامڵ دوو مرۆڤی هاوکوف کە هەمیشە شەریعەت و دین و ئەخلاق پێمانەڵێ بێگەشتی مرۆڤەکان هاوکوو بن باشە لە یەک تێبگەن باشە پێ بگەن باشە قورئانیش باشی باسی هاوکوفی زۆرەکە زۆر جوانە لەبەرەوە ئەو خەزانە بەو ئومێدەم کەیتر بتوانین لە بەرنامەیەکی جوانی وەکو ئێوە پەیامی ڕۆژ لە شاشەکانی ترەوە کە بتوانینەوە بنیادی مرۆڤ بنینەوە چونکە بەڕاستی عیرفان ئاسوودەی ڕۆحە ئێمە بگەڕینەوە بۆ عیرفان لە کای ئەم ژیانەدا ئەگەر کای ڕۆشنبیریەکەی وەرگری لایانی مادی هەیە و لایانی معنەوی بەداخەوە ئێمە خەریکە لایەنە مادیەکە هەمیشە زاڵەکەین بەسەر لایەنە معنەویەکانە کە خۆی ئەبێ ئەخلاق گۆڕینی ناوەی مرۆڤە نەگۆڕینی بۆین باخەکەی من و جلە کوردەکەی من و نازام هەموو ئەو دیکۆری ماڵەکانمان من ئەگەر ئەم عەبدوڕەحمانەم جەناب و کاک ڕیازی دادەشەیدە خان ئەگەر ناخمان ڕازگۆی تیانە بوو خوا نەخواستە وێرانەیەک ڕووەدا چونکە ئێمە نابێ هەر دەم بین دەم بۆ هەموو دەمێک هەر هەبووە ئێمە بێ قاڵ بین نابێ قاڵە قاڵ بین ئێمە ئەبێ سەر بین نابێ سەرێک بین لەبەر پێی خەڵکانە ئێمە ئەبێ سەر لە نوێ ئەم مرۆڤانە بنیاد بنینەوە ئەو دڵانە گەشتکەینەوە بۆ ئەوی بتوانین ئەم ژی لە مۆی ژینە جوانتر بکەین کەواتە مامۆستا لەم سەردەمی مادەگەرێتی و ڕاڵەت بازیەدا شعر دەتوانێت چیمان بۆ بکات شعر بەڕاستی شعر دەتوانی هەمیشە ڕۆحمان ئاوپژێن کات چونکە بۆ هەمیشە جەستە لەزەت وەرەگرێ بەڵام ڕۆح سەعادەت بەختەوەری ئێمە گەر بگەڕێنەوە بۆ ئەو بەختەوەریە گومانی تێدا نییە بگەڕێنەوە بۆ خۆمان بین یعنی خۆمان بناسین ئێمە تەمسیلی کەسێکی کە نەکەین ئێمە دەستەمۆ نەبین ئێمە ملکەچی هەموو داوایەک نەبین ئێمە بۆ پاروێنان کۆشکێ نەڕوخێنین ئێمە بۆ کۆڵی تێ ساباتی گەورە تێک نەدەین شعر ئەتوانێت ئەومان بۆ بکە بەڕاستی پەیامدار بێ بەڵام مرۆڤ نابێ بێ پەیام بێ ئێمە بەداخەوە ئەمڕۆ ڕۆژانە خەڵکەکان کە لە ماڵ دەرەچن زۆرێکمان بێپەیامین بێنامەین کە بە مەرجێ خوای گەورە کە ئێمە فرسەتی ناردنی بۆ سەر ئەم شانوی ژیانە پێداین کەواتە نامەیەکی خواین بەم نامەوە ئەبێ پەیاممان هەبێ پەیامی ژیان چونکە ئێمە نابێ ژیان لە کەس تێک دەین من ئەڵێم حیفە ئینسان شاعیر بێ وەسفی گوڵیەکە و گوڵە لێکاتەوە حیفە باسی ئافرەتی ئەکا بەڵام دوایی بە نامەیەک بە مەسجێک ئەڵێ ئەگەر لەگەڵمان نەبی نامەکەت بڵاوەکەمەوە ئەمە کەی وجدانە ئەمە کەی دڵە ئەمە کەی عاشقە ئەمە کەی مرۆڤە کەواتە سەرنجام شعر و ئەدەبیات و عیرفان دەتوانن مرۆڤ لە جەستەیەکەوە بکەنە مرۆڤێکی معنەوی واتە ئەیگەێنن بە پلەی بەرزی مرۆڤایەتی بەڵێ گومانتیانە یەک مرۆڤێکی زۆر باشی ئەو وڵاتانەی ترە دەرەوەی خۆمان جیهانی ئیسلامی نیل دۆناڵد واش ئەڵێ لە دنیای کردگارە بەزەی کۆتایی نایەت ئەی ئێمە بۆ بەزەی خۆمان کۆتایی پێێنی عاشق و چان نادات عاشق هەمیشە دوو باڵ هەیە ئەفڕێ ئارامی هەرگیز نابڕێتەوە بەڕاستی ئێمە لەو دنیای عیرفان و لەو دنیای ئەدەب و لەو دنیای پەروەرد و ئەخلاقا ئەتوانین ئەوەنە شتی باش بکەین کە مرۆڤەکان سەر لە نوێ هەر ڕۆژێ ژیانێکتە ئەخر مەولەی بۆی ئەڵێ هەر کەس تەوەلود دووبارەش نییەن ئەڵبەت سەعادەت ستارەش نییە مرۆڤ بێ لە دایک بێتەوە هەر بۆیە سەروەرمان ئەفەرمێ ئەگەر مرۆڤ دوو ڕۆژی وەکو یەکوا بوو ئەوە تیا چووە کەواتە ئەم سەروەرمانە پێش 1400 ئەوەندە ساڵ داوای کردووە ڕۆژ بە ڕۆژ ئێمە نوێ ببینەوە ئەگەر نوێ ببینەوە شتی نوێ بە ژیان ئەبەخشین بەڵام ئەگەر وەستاین ئەوە ئیتر لەو پنتا گیرە خۆین کە ئێمە قاچمانی لە ناودایە بۆیە بۆ ئومێدن کە بتوانین ئێمە لە ڕووی ئاینەکەمانەوە کە ئاینێکە بەڕاستی سەرتاپای پڕە لە جوانی ئاینێکە خوا پێماناڵێ کە ئەمە ئیتر بەرنامەی ژیانی ئێوەیە کەتەلۆکی ژیانی ئێوەیە ئێمە ئەگەر ئەم کەتەلۆکە بەڕاستی بە جوانی بەکاربێنین هەرگیز کۆڵەوار نابین
ئەوە کۆڵبوون و کۆڵەواریمان بریتە دوورکەوتنەوە لەو دینە چونکە مرۆڤ بیر بکەینەوە هەمومان مرۆڤ ساتە چرکە ساتێک لە سەر ئەرزە بەبێ ئاینەی کراوە ئیتر هەر ئاینێک بێ بۆ چونکە ڕۆح پێویستی بە ئاینە وەرە مرۆڤ سەردەمانێک بەبێ کشت و کاڵ کردوێتی نەیزانیوە تادار مرۆڤ سەردەمانێک بەبێ پیشەسازی کردوێتی گوزەراندوێتی ژیان مرۆڤ سەردەمیانێک بەبێ پیشەسازی و بازرگانیمانە وەکوتمان کردوێتی بەڵام هەرگیز بەبێ ئاینەی کردەوە تەنانەت کابراەک لەو دوورە دەسەی نازانم جەنگەڵەکانی ئەمازۆن و کوێ هاتووە بتێکی بۆ خۆی تاشی بۆ ڕۆحی توینوو بووە ئەبێ وئیلا خوایەکە بێت بەڵام سەروی هەموو خواکان ئەو خوایە کە ئێمەی زۆر باشە مامۆستا پێم خۆشە زۆربەی ساتی بەرنامەکەمان بە شیعر و مناجاتە خۆشەکانی جەنابەت برازێنینەوە لەوەچێ هەم ئێمەش و هەم بینەرانی زیاتر تینووی بەرهەم و شارە جوانەکان بێ با پێکەوە گوێبیستی بەرهەمێکی ترت بێت دەردی دووری یعقوبی کەنعان ئەمەنم لە دووی یوسف ئاخمە سوتاوە دڵی داغدارم واڵێ سەی ناخمە فونەکەن لە گەڕی ناخم نەک بسووتێ دەوروبەر مەجنونی وێڵ بیاباڵ برژام ئۆف و داخمە دەردی دووری ئەو کشتومی لێڵای هات چاوچاو چرکەسە دروستکە یادی هەر تێزا و زاخمە قاپی ئۆقرەیم شکاوە ڕێنادا ڕێتەیەکەم لە حەیبەت وەسڵ و ژواونی گیر لە ئاسمان شاخمە بێت و سۆراخی بگاتێم کەسێ دیوێ بەنیگاش وا دەزانم سولەیمانم سەرزەمینیش باخمە شنەی شەماڵی گەربێت هەڵبکا بەڕووی مناو ئاگری هیجراون و دووری چواروەرزە لەیلاخمە بیگرم ڕۆژێ لە باوەش ویسکی من گیانەکان وا دەزانم ئادەمی گشت هەڵگری بەیداخمە چاو هەناسە و دەنگ و دڵ وا بەجارێ ماڵگەران لە سروە و چپەی درەختیش هەمیشە سۆراخمە تۆ لەکوێ حەزرەتی ڕۆح خامۆشە دیوانی دڵ چراوخان تاریکستانە شادی دڵ قاچاغمە شین و زاریمە بەزار دڵ برژاوی دووری تۆ گەر بگا ڕۆژێ کراوست مژدەی چاوی ساغمە شکا شوشەی دڵ بەیادی هەواڵێ بێت بچمەلای ساڕێژێکی دەرگوژانە پۆشتەی و پەرداخمە تاوگۆزی دڵی یعقوبت گەیشتە یوسفی شەم بڵێ ئەمەڕۆ جەژنی منە پرشەنگی چراو مامۆستا شعرەکانی تۆ زیاتر ئاینین یان لە بوارەکانی تریشا شعرە نووسیت وەڵا شعر وەکو ئەڵێن فرە ڕەهاندە بەڕاستی بەڵام من هەمیشە وەکو نێوان خۆم و ئەولایەنە عیرفانی و ئەولایەنە ئاینی کە پەنجەی پەیمانم بۆ خۆیان داوە کە هەمیشە ڕازگۆ بم من نایەمان شعرێک بنووسم من برادێکم پێوتم بۆ ئەم شعرە غەزەلیات و دڵداریەمانە کە بە باڵی ئافرەت شتا بەرزای زیاتر بگورن کە ئەڵێتە خوار و ناینووسی وتم من ئەنووسم بۆ جوانی ئافرەت بۆ گەورەی ئافرەت بۆ ڕێزی ئافرەت بۆ شکۆی ئافرەت چونکە ئافرەت یەکێ دایکمانە یەکێ خوشکمانە یەکێ خێزانە یەکێ هاوسەر یەکێ ئەمانەی هەمووی شایانی ئەوەیە کە بەسەریا بنووسی بەڵام زیاتر لایەنە ڕۆحەکە من لایەنە دینەکە نووسم هەم شعری ئاینی هەم نیشتیمانی هەم کۆمەڵایەتی هەم نەتەوەی تەنز ئامێز و ئەمانە اینجا چوارینە و پەخشان ئەمانش هەمویان لەو بوارانە ئەلحەمدوللا ئەنووسم و تا بتوانیشم ئەم پەیامە بە و پەیامەوە خزمەت دەکەم بۆ ئەوەی بتوانین هەر هیچ نەبێ شەبکێ نقڵی وشەی جوان بە خەڵکی بکەین سەرکەوتوبی ئینشاڵڵا مامۆستا شعری زیندوو کامەیە وەکو شعرەکانی نالی و مەحوی مەولەوی کە بە زیندوی دەمێننەوە و لە ناو خەڵکدا هەن شعری زیندوو و شعرەیە بەڕاستی وەکو باسی پەیامی ڕۆژەکەین پەیامدار بێ تۆ گەر گوێزێنی ناوەکەی کە پوچە و پوکاوەتەوە هیچ کاڵکێکی نابێ ئەگەر هێلکەیەکە شتێکی جوانەڵێنێڵێن ژیان لە هێلکەیەکە چێ ئەم هێلکەیە گەر لە دەرەوە بیشکێنن ژیانێک تیاچێ بەڵام ئەگەر لە ناوە بشکێ ژیانێک دەست پێکە شیعرە بێ لە ناوە دەست پێ بکات ناوە پێش هەرکەس لە ناوی خۆمانەوە من ئەم شیعرانە نووسم ئەگەر دوو شتی تیانە بێ هەرگیز نامێنێتەوە ئەویش بنەمای ڕازگۆیی و بنەمای جوانی
نالی بۆ ئەمێنێتەوە مەولەوی بۆ ئەمێنێتەوە مەحوی بۆ ئەمێنێتەوە بێخود بۆ ئەمێنێتەوە ئەمانە هەمویان بەڕاستی ئەو شتانیان کەوتووە بە دڵ و توانە بەو سەردەمەی ئەمڕۆ نییە کە بروسکە شیعرێک ئەنووسێ و شەو بڵاوی ئەکاتەوە و ڕێزم هەیە کە ئیتر بە شانوباڵی خۆیەتە خوارەوە هەندێک کەسیش کۆمنتێک ئەنووسێ کە دەست و خۆش و چیچێمانە من ناکرێت دەستخۆشی لە هەر کەس هەموو کەسێک بکەم بەڵام تۆ وەرە مەولەی بۆ چێمێنێتەوە یەک چوارە شیعرێکی کە وەرە باسی میعراجەکە باسی ئیسرا و میعراجی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ چەندها کتێب لەسەر ئەم کەڵەمەردە نووسراوە لەسەر چەند هەزار ساڵ تەی چەند حیجابات ذاتی حەق کەلام سوال جوابات چوو بوو دی بیستی کریا دریاوە هاتەوە حەڵقە هەر دەلەریاوە ئەم پیاوە ئەوە سەدەیەک لەمە بەرە زیاتر ئەنووسێت تا هەزارها ساڵی تریشە باوەڕ ناکەم هیچ شاعیرێکی عەرەب و کوردی تریش بتوانێت بەو ئەو بەسەراتە گرنگە لە چوارنیوە دێڕا بۆ وای لێ بکە بۆ گومانیانە جا بۆیە هەمووشە ئەو شاعیرانە بەڕاستی خۆیان بوون ڕەنگی کەسی کە نەبوو وەرتۆ مەولەویەک بەو هەموو کوردستانی چوار پارچەدا کە ئەگەڕێ یا مامۆستا نالی کە ئەڕوا یا مەحوی ئەمانە هەرگیز ئامادە نەبوون شیعر بە باڵای کەسە بکەن بە کاڵا بۆ خەڵکیان نووسیوە ئێستا بۆ نمونە کۆمەڵە شاعری وەکو پەشێو بۆچی ئەمێنێتەوە لە ناو خەڵکە ها ڕۆژگار چەند شاعری کە هەبوون بەڵام ئەوان بەجێمان پەشێو ئێستاش ئەلحەمدوللا چونکە هەمیشە ئەڵێ من هەمیشە ڕووم لە جەماوەرە و پشتم لە دەسەڵاتێکە کە بێوێ دەستەمۆم بکە ئەو شاعیرانە مەولەوی چەند هەشتی پێبەخشن لە سنە مزگەوتی پێبەخشن لەم دەشتی شارە زورە عەبدوڵڵا پاشای بابان پێ ئەوێ زەی و شتی پێ بدا مڵکۆمانە بەڵام ئەو ناوێ ئەڵێ ئەگەڕێمەوە بۆ گوندەی سەرشاتەکە لێبووم و هەر لێوێشکە وەفاتەکە بە خاکی ئەسپێر شاعیرێکی وەکو حەمدی وەکو حەریق وەکو بێخود ئەمانە بەڕاستی کەسانێکن هەمیشە ڕەنگی ناخیان سپی بووە وەکو ئەمڕۆ نییە کە زمان سپیە و ناخڕەشە ئەو هەردووکیان هەر سپی بوو دەستی سپی بوو داوێنی سپی بوو دەمی سپی بوو دڵی سپی بوو بۆیە هەروەکو ئەوە ماونەتەوە کە ئێستا شەتوانن بە بارانە شیعریان دڵەکانمان ئەو بتن زۆر باش مامۆستا خەڵک تا ئێستاش هەر چێژ لە شاری کلاسیکە بینە حەزی لە شارێکی وەکوڵێ وەزن و قافیە و سەروایە بێوانتە لەگەڵ زیادبوونی شاعیرانێکمان کە لە بواری حڕ و شاری ئازادان نووسن هێشتا شاری کلاسیک ئەو ڕۆڵ و چێژ و گەورەی خۆی لە دەست نەداوە هۆکار ئێمە بۆ چیە گەڕێتەوە هۆکارەکە گەڕێتەوە پێم وایە بەڕاستی شعری کلاسیک وەکو بڵێ هەر لەگەڵ دروستبوونی ئێمە ئەویش هاتۆتە ناو اینجا شتێکی ساتەوەختی نییە بەڕاستی بە قوڵداچوونە بۆی و پەیامی جوانتری پێ ئەکرێ خۆشیاری ئازادی شعری زۆر جوانمان هەیە شاعری زۆر باشمان هەیە بەڵام وەکو چی وایە وەکو شعر کلاسیکی بۆ چۆن مرۆڤ ناوێکی لێ ئەنرێ ئەم ناوە هەر لەگەڵا بە تەمەن درێژای تەمەنی ئەڕوا شعری کلاسیکیش تازە بووە بە بەشێک لە ژیانی ئێمە چونکە تۆ ناتوانانی مەحوی بخێتە کەنارەوە ئێمە ناتوانانی وەفای بخێتە کەنارەوە ئەو شاعیرە گەورانە بۆ نمونە سەیدی هەورامی و میرزا عەبدولقادری نازان پاوەی و کێوکێکی ئەمانەمان کە هەیە هەمویان ئەمانە کەسانێکن بوونەتە بەشێک لە ئێمە کولتوری ئێمن ئێمە توراسی ئێمن چونکە ئەوەنشە جوان شتیان وتەوە تۆ وەرە سەری حاجی قادری کۆیکە ئەڵێ معلومە بۆچی حاجی وەسفت دەکا بە کوردی تا نەڵێن کەس بە کوردی تا نەڵێن قەت بە کوردی نەکراوە وەسفی باری تۆ ئەم پیاوە بە هەرچەند هەر شعری نیشتیمانی و ئاینیی و کەسێکی نەتەوەیە بنووسێ بەڵام سەرنجام ئەگەڕێتەوە بۆ کە من وەسفی تۆ ئەنووسم بۆ ئەوی کەس گلەی ئەومان لێ نەکا کە ئێمە بە باڵای تۆدا ناڵێن تۆ هی ئێمەی ئێمەشی تۆین لەبەرەوە شعری کلاسیک من پێم وایە هەمیشە ڕەنگێکی ڕەسەنترە و ڕەنگێکی جوانترە و قماشێک هەبوو جاران کە یان و زۆر ئەسڵ 45 بە 55 پێم وایە بێ شعری کلاسیک ئەو 45 بە 55 هەر لە دەست نەداوە هەر بەردەوامیش ئەبێ و لەگەڵ ئەوەشا پێم وایە شعری جوانی ئازادیشمان هەر هەیە گومانیانەوە هەر ئەش بێت چونکە ئەمە ڕەوتی ژیانە تر کەسێک حەزی لەوەیە بەڵام کەسێک حەزی لەوە بەڵام ئێستا خۆشبەختانە گەرەگەڕێتەوە بۆ فەیسبوک و سایتەکان و ئەو دەستگای ئەعلامیانە ینی یام ئەم کەسانی کە بە شەوانە شتە نووسن یان ڕۆژانە هەمووی بە دیێڕێکی جوانی سافی هیرانیە یان بە مەحوێ یان بە ناریە یان بە ڕادەیەک ئاسانترە جوانترە وای اینجا مۆسیقایەکی تایە بەڕاستی اینجا جوانیەکی تایە وەکو وتمان ڕەسەنێتیەکی تایە ناوەڕۆکی گرنگی تایە دوونیوە دێڕی یەکەم نەبەسراوەتەوە بە نێو جوان ئەوەی دوای خۆی واتە وەکو شاری ئازاد نییە کە تۆ ڕستێکی لێ دەربێن واتا بنەدا بەدەستەوە زۆر باش مامۆستاگیان یەکێکی تر لە بەرهەمەکانت شنیای شیعر شیعرە گوڵم نووسی بۆ
تەڕتەڕ بەنمەی باران شێوە و ڕەنگی تریفە و گەشتر لە وەفای جاران ئەوە ناسک و نەرمە چرکەسا تێبێتە ڕوو حەیران دەبن لە ڕوویا سەرپاڵ گوڵی گوڵزاران بە خوێنی دڵ نووسیمە پەڕەی ڕەنگی ڕووسووری گەڵای ڕەنگی ئابڕووتە چارە بۆ دەردەداران زۆر بەخۆی دادەنازێ دەفڕێ بەرز چون باوزێ دەبێتە سەر چۆپی کێش سەردا وەرزی بەهاران دەستنوێژی بە گوڵاو بە شەو نمیشتومە دەبێ بە دەرمانی زام بۆ دەردی دڵ بیماران تاسووکی دیدارتە هەتا لە دەورت گەڕێ عاشقی شەمی ڕووتە بێپەروا وەکو یاران شعرێکی پڕ لە نازە گەروی پڕ لە ئاوازە ستایشت دەنووسێ بکرێوە گەڵای داران بە شەرمەوە دەنووسێ لە وەستەدا هەژارە چ بکە عاشقی ڕێتە وەک بیلال و نازارە لە دەوری باڵات گەڕێ پیت و پەیوە و ڕستی من لە دەوری باڵات گەڕێ پیت و پەیوە و ڕستەی من شعرم قوربانی باڵات چرای ڕێگای ڕێبواران چی بکەم وشە شەک نابم شایان بێ بۆ وەستی تۆ تاوگۆزی قوربانی تۆ ئەی سەرداران تاوگۆزی قوربانی تۆ ئەی سەرداران یاخوا دەست دەمت خۆشە مامۆستاگیان زۆر بەخێر بێ ئێمە لەبەرێک کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتاییە چێت لەوە زیات نەمانتوانین لە خزمەت خۆت و بەرەمەکان تابین یاخوا بەخێ بە هەر لێرەوە تا تاوگۆز ڕێز و سڵاو و خۆشەویستیمان بۆتە و هەمیشە ئینشەڵا لە لووتکەدا بتبینین و مناجات و شاری جوان پێشکەشی شعر دۆستان و ئەدەب دۆستان بکەی بە ئومێدی ئەوەی جارێکی تر ڕۆح و دڵی بە کەلاوە بوومان ببێتەوە بە چراخان و بەرەو حقیقەتی باڵا هەنگاو بنین کە بریتە لە ڕەزامەندی خوا یاخوا بەخێر بێت دەستان خۆش و سڵاوی و گوڵایی و دەستخۆشی منیش بۆ ئێوە بۆ ئومێدم ماڵە جوانەکەتان هەمیشە بەهاری بێ و بتوانین دڵەکانمان هەمیشە بەم شتە جوانانە ئاودەن دەستان خۆش و سپاس بۆ ئێوەی بەڵێ بینەرانی عزیز پرۆگرامی ئەمڕۆمان بە کۆتا گەیشتە پرۆگرامێکی دیکە پێتان شادەبینەوە بەخوای گەورە و باڵا دەستان سپێرین خواتان دەکەن